ولی تماشاوانیجایی کش پرزگریکن جدی نبونا جواتن پارێزگەهان و ین قەزا و نەحیانە لە عێراقê ku li derengama xwe nîşandana tişrîniyan li sala 2019 li gor Parlemanê Iraqê biryar hata dan ku ev civata hemû bêhne helweşandin êdî li wî demî hatine helweşandin. Bêguman her li hingî jî 2019 biborin teዕdîla yasaya helbijartinan ya 2008 kiriye. Wata biryara jimare bêguman یا 27 درچه بو یا 2019 کو پیوسته 2023 هلبجارتن جواتن پارێزگەهان بین انجام دان لی تدی ت 23 و می هل بگماند نوا جواتن نراندا جوین هات انجام دان جبو وی کی نه گشن رکفن ایروجی ت 5 رکدن جوین بین کرن جار کدن افیا ثابت سراس کرن لی عراق سراس کرنا یا سای هلبجارتن بو یک ابن شوپی دی بردام و دوباره دبه شیروان دوبردانی او پارلمانتار عراقی ل بغداد گلمه قاک شیروان دماتا باش به گلو دو چارچوبی جوینا ایرودا ممکنه آلیین سیاسی بگهنه ریچاره که جبو انجام دانه هلبجارتان تو زانی جی 3-4 ساله لپرانیا محافظ و پارێزگەه و قەزا و نەحیەن عێراقی جوات نینه بله زۆر سوپاس وا دیارە حتا ئەو کاتە لەیانی سیاسی با بڵێن ئیتیلافی ئیدارەی دەوڵە و دەگەل ئەندامی پەرلەمانی سەربەخۆڕی نەکەوتینە لەسەر خوندینی دوانەبی پڕۆژەی یاسای هەلبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان و قەزا چاوڕێنە کاتی دیکە گەر ئەو گفتوگۆ بەردەوام بیت بینی لەیانی سیاسی و بینی ئەندامی پەرلەمانی سەربەخۆی حتا ڕەوتی سەدر دونێکە لای بەڕێز حاکم زامەلی و کە لە پێیجی خۆی ئیشارە پێیدا کە نەڕەزەوی خۆیان لەسەر فرەبازنەی لەسەر یەک بازنەیی پارێزگەکانی عێراق دەروی هەرێمی کوردستان و لەسەر یاسای سانتلیگۆ. بله البته تو زانی جی که زور دمک هلبجارتن جواتن پارێزگەهان لە 2013 لە عێراق نهات نەکردن کەواتە بە پرسێکە جدیە حتا پرسا شارعیە جی شارع ئیروژی نەڕازیە دەبێژە پێویستان کە بێتە سەرڕاستکردنا فیاسای پێویستە هەلبجارتن بهێنە ئەنجامدان کەواتە لەسەر خواستا شارعی گەل و تو بینی نیەتێکە جدی یا فراسونێ ناوا پەرلەمانی هەیە کو vê pirsiyekî layî bikin لا دیارە لەیانی سیاسی زۆرینە لەیانی سیاسی کە ئیدارەی ئەتیلافی ئیدارەی دەوڵە کە پێک هاتیە لەو کابینەی 2021 دوای هەلبژاردننی دەیدا پارێزگەکان ببتە یەک بازنە ئەوەش دژی شەقامە و دژی لەیانی سیاسیەکانی با بڵێن ئەوانەی ئەوڕۆکە لە دەروی پەرلەمان وەکە ڕەوتی سەدر زیاتر لە هەفتە ئەندام پەرلەمان ئەوانەی سەر بەخۆی هەندێک ئەندام پەرلەمان لەیانی سیاسیش خۆیان ناڕازی کردیە کە ئەو پرۆژە یاسایە بەو شێوەیە کە هاتیە لە دە ئەندام پەرلەمانتار واژوو کریایە وەکو پێشنیار لە 14 مادە پێک هاتی هەندە گۆڕانکاری تێتەکردن لەو مادەکانی کە کرایە بەس بە شێوەیەکی گشتی دیارە شەقامی زۆرینەی شەقامی عێراقی کە بە تایبەت لەیانی برایانی شیعە ناڕازی خۆیان لای مەرجیعە لای ڕەوتی سەدر لای ئەندام پەرلەمانی سەربەخۆی کە ئەو یەک بازنەی لەسەر ئاستی عێراقە 15 پارێزگار تێت کە جێبەجێ نەکرێت و بگەڕێنەوە سەر یاسای هەلبژاردننی پەرلەمانی عێراق کە فرەبازنەبی و لەسەر زۆرنی دەنگ ئەندام پەرلەمان لە بازنەکەی خۆی بەسەر بکەویت. بله دەبی چارچوبی داوێ کیش بریار بێتەدان توزانی ژێ ڕاو تاسەدە دەناوە پەرلەمانە عێراقیدا هەبوو ناوێ نینە لێ لەسەر جادێ دەبێ یا پێز بە هەر وەختێکە بخوازە بئازرینە کەواتە دەبی چارچوبی دەگەلە و ممکنە کیش پرۆژە یاسا بێتە تعدیلکردن و کیش بریار دەربچێت. حتا ئەو شەوەکە یعنی ئەو هاوپەیمانی ئیدارەی دەوڵە بەردەوام بین گفتوگۆ کۆبوونەوە لەگەل لایانی دیکە لایانی سیاسی یعنی ئەندام پەرلەمانەکانی یان فراکسیۆنەکانی سەربەخۆیان بەردەوام بین نەگەشتنە چه ئەنجام کە ئەوڕۆکە بێنە هۆلی پەرلەمان و دانیشتنی پەرلەمان ئەوڕۆکە جێبەجێ بکرێت و ڕەوتی سەدر دەرەوەی ئەو کۆبوونەوەیە بەس ڕەوتی سەدر پامەکەی دیارە دەگەل ئەو یاسایی نییە کە یاسای یەک بازنەی بۆ ئەنجومەنی پارێزگەکان یا بۆ دەمەشکردنی هەردوو هەلبژاردننی پارێزگەکان و ئەنجومەنی نوێرانی عێراق کە هەریەک جیاواز بیت و ئەمە چاوڕێنە کە لەیانی سیاسی لە هاوپەیمان و دەگەل لایانی دیکە کە پێک بێن و بتوانین ئەوڕەکە دانیشتەکە ئەنجام بدەین و ببتە خوێندنی دوانە هەیە پرۆژەی هەلبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان و قەزا.
بله گاک شران توزانی شفت هیبت کردن بحث کرکوک بکن کرکوک ل 2005 حتی نوکه هل بجارتن جواتن پارزگان تدا نهاتین انجام دان لویرجی بابت و پرسه که تایبت کواتا هین و کو آلیین کردستانی بو وی که دیچ بکن گلو دو چارچوب تعدیل کرنا یا سه هل بجارتن جواتن پارزگان وەکو فراکسیۆن و پارتی کە 2019 ئەو پرۆژه یاسای هەڵبژاردن کە دەنگ لەسەری درا با بڵێن گۆڕانکاری دووەم بی ئەمە دژی ئەوە بین کە پارێزگاری دهۆک یا نینۆیان هەر پارێزگاری دیکە بکرێتە ئەستیسنا لە هەڵبژاردن ئەمە دەگەل ئەوەینا هەر 15 پارێزگان بە یەک ڕۆژ هەڵبژاردن بکرێت وەکو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق ئەوە شوا دیارە لیانی سیاسی پێکاتین لەسەر ئەو بابەتە گۆڕانکار دێتەکردن لەسەر وابزان مادەی چارەکە ئەستیثنا بکرێت لە پارێزگەکان یان زیاتر ئەمە دەگەل ئەوە نینە هەموو پارێزگەکان هەر 15 دەروێ هەرێمی کوردستان کە لەسەر لە نینەوە حتا بەسڕا پێکەوە بە یەک ڕۆژ ئەو هەڵبژاردن ئەنجام بکرێت کاتاگەر کورتی جبینایی رو دەپڕێبە چیت کە پەرلەمانی گەلو ئەنجارێکی دێتە پاشخستن حتى ئەو دقەیە هێشتارێک نەکەوتینە یعنی چاوڕێنە وابزانم کۆبنەوە بەردەوامە دەگەل لە ینی دیکە ئەوانی سربەخۆنە کە ئەوڕۆکە بەشدار بن لە دانیشتنی پەرلەمان ئەوڕۆکە کە بتوانین خوندنی یەکەم خوندنی دوانم عفۆن لە لای لیژنەی یاسا و لیژنەی هەرێم و پارێزگەکان بدرێت و کە دوای ئەوە گفتوگۆ بگرێت و هەندێک ئەو مادەکانی کە احتراز لە سەریان هەیە مەسەلەی سانتلیگۆی مەسەلەی تەمەنە مەسلەی ئاوارەکانەوە وابزانام ئاوارەکانش جەماعەتێمە یەکلابیتەوە کە ئاوارەکان لای کەمپەکان و دەروی کەمپەکان کە هەندێک مرکزەکان تایبەت بۆیان دامدرێت و لەوێ دەنگ بدەن هەندێک کێشەکان لای ئێمە و لایوان تقریبا گەشتنە ڕێککەوتنی کە بکرێت و بەس ماوە ئەوانەی سربەخۆنە کە زیاتر لە 43 ئەندام پەرلەمان و ئەوڕۆکەوە وەکو دزانی کە گەشتنە 7 ئەندام پەرلەمان دژی ئەو پرۆژەیە بەو شێوەیە کە پێشنیارکیایە بۆ پەرلەمان جێبەجێ بکرێت. بەرێز شێروان دووبەردانی ئەندامی جواتان و نەرێنی عێراقی لە بەغدا زۆر سپاس شێروان.